مانگی ئۆکتۆبەری هەموو ساڵێک ناسراوە بە مانگی هۆشیاری بۆ شێرپەنجەی مەمک لە جیهاندا. ڕەنگ و هێما پەمەییەکان لەم مانگەدا لە زۆرترین بابەتە بینراوەکانن. لەم مانگەدا کار دەکرێت بۆ هۆشیاری زیاتر دەربارەی شێرپەنجەی مەمک و ڕێگەکانی خۆپاراستن و چۆنێتی ناسینەوەی نیشانەکانی. لەگەڵ ئەوەشدا ڕێگەکانی پشکنینی پێشوەختە و ناساندن و پاڵپشتی چارەخوازان یەکێکی دیکەن لە چالاکیەکانی ئەم مانگە. بەپێی سەرچاوە و داتاکان شێرپەنجەی مەمک بە باوترین جۆری شێرپەنجە دادەنرێت لە خانماندا، هەر بۆیە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خانمان و هەندێک جاریش پیاوان دەکرێت ڕۆڵی تایبەت لە چارەسەری ئاسانتردا ببینێت. تیمی نەخۆشیەکانی مەمک لە تاوەری تەندروستی سمارت تەنها ئەم مانگەی تەرخان نەکردو بۆ هۆشیاری دەربارەی شێرپەنجەی مەمک، بەڵکو هاندان و فێرکردنی چارەخوازانمان بە هەنگاوەکانی پشکنینی پێشوەختە یەکێکە لە کارە گرنگەکانی کلینیکەکەمان کە ڕۆژانە لە کلینیکەکەمان ئەنجامی دەدەین. ئێمە بە درێژایی ئەم مانگە بە چەندین شێوە هەوڵ دەدەین هۆشیاری دەرباری ئەم بابەتە بگەێنین بە ئێوەی چارەخواز. بیرتان بێت پەمەیی لەم مانگەدا نیشانەی ڕەنگێکی ئاسایی نییە، بەڵکو نیشانەی بەهێزیە. سمارت وەرچەرخانە.